بارانی بەخۆر لە هەولێر دەستی پێکرد و ئاو لە ژێر پردی سەیداوەش دووبارە کۆبۆتەوە. پردی سەیداوە یەک لەو شوێنانەیە کە هەمیشە لە کاتی بارانباریندا ئاوی لێ کۆ دەبێتەوە. هەروەکو ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە، هەروەکو لە دیمەنەکان دیارەکە لە ئێستا بە ئاو کۆبۆتەوە لەژێر ئەو پردەجا بۆ ئەومە بەستە من پەیوەندیم بە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگە پارێزی هەولێر کرد، ئەندازیار ژیار بۆ 964 ئەوەی پشتڕاست کردەوە کە هەموو کارمەندەکان ئەمڕۆ لە ئامادەباشیدا بوونە لە ئەگەری دروستبوونی هەر حاڵەتێک. پردی سەیداوە مانگێک بەر لە ئێستا لەلایەن بەڕێوەبەرایەتی فەرمانگەی ژینگە پارێزیەوە داخرا بە تەواوەتی، یعنی هیچ هاوڵاتێک بۆی نییە لە کاتی بارانبارین ئۆتۆمبیلی لە ژێر پردی سەیداوە ڕاگبرێت لەبەر دروستبوونی لافاو و هەروەها لەبەر دروستبوونی جەنجاڵی و کۆبوونەوەی ئاو. هەروەکو لە دیمەنەکان دیارانی ئێستا ئاو کۆبۆتەوە لەبەر بەشێکی پردی سەیداوە و ئەو بڕیارەی کە نابێت ئۆتۆمبیل لە ژێر پردی سەیداوە ڕابگیرێت مانگێک پێش ئێستا لەلایەن بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی هەولێر کە بە کۆبوونەوە لەگەڵ پارێزگای هەولێر ئەو بڕیارە درا. لەبەر ئەوەی هیچ کەسێک تووشی زەرەر و زیان نەبێت ئەوە قەدەغە کرا ئۆتۆمبیل لێرە ڕابگیرێت.